مامۆستا ڕەحمەت گیان گیان کاجەلە ئەم برادرانت بۆچی داوت کردووە؟ وەڵا بۆ داوەتم کردوون مەراسمێکی شادی لە خزمەتیان هەبم مەراسمێکی زۆر خۆش ڕێخین و هیوادارین هەر لە خۆشی و شادی هەبم. ئەرێ سوالێ برای گیان گیانەکەم فەرموو گەرەکتە وەک بازە هۆنەرمەندێک کە هۆنەری کوردیان بەڕاستی بەلاڕێیا بردووە وەک ئەوانە کار بکەیت ئەگەر گەرەکتە وەک ئەوانە کار بکەیت من خۆم و گوروەکەم هاوکاریم ناکەین بەڕاستی. یەک لحظە سەبر کە کاجەلە تا من تیکەی گۆرانی بۆ خوێنم. فەرموو. جا کوەرپەکەوە هەڵەگرەوە بینێ باسین تۆ دەی بەبڕین بۆەوە چەنە ماڵدوور گیانە بەدڵێ خەمەگینەوە جا خەڵکی کەوتنە شوێن بەوانمە کەسەکەمە ماڵ و ماڵداری دەی منیش کەوتمە شوێنە عەشق و دڵە داواری. یا ڕەبی دەمت خۆش بێت ئێمەیش ئامادەین هەتا خوێن هەرە ڕەگمانە هاوکاری بکەین چەپڵێ بە خۆشی کاکە ڕەحمەت عەزیزم.